با لە کۆتایی ئەم بەشەدا لەم وتارەدا بچینە خزمەت صحیحی مسلم ژمارەی فەرموودە 1827 دەچینە خزمەت یەکێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوعمانی کوڕی بەشیر سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تەمەنی چوو بۆ پێشەوە وتاری بۆ مسلمانان دەخوێندەوە لەسەر مینبەر فەرمووی خەڵکی نەبزانن بەسەراتێکتان بۆ دەجێڕمەوە کە خۆم چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەعطانی ئەبی عەطیەةً باوکم شتێکی پێبەخشیم باسی نەکردووە عەرزە خانووە پارەیە چییە شتێکی پێبەخشیم وتی ئەمە بۆ ئەم کوڕەم فقالت عمرة بنت رواحة داكم ناوي عمربو عمريك سي رواحة دايكم كناوي عمربو وتي لا أرضى حتى يشهد رسول الله صلى الله عليه وسلم بخوا بياوا كشتيوا قبول ناكم أمشت بدي بم كريمن حتى بيغمبري خوا عقايلي نبي أي أفرين بو أفرتي خوا ناس زرجي خويتي نيقول بياوا كدستت خوش بي بخوا كرم زور خوش دبي دستت خوش بكز عقايلي نبي باخ شبرا كاني بين زانن فرموي نا ئێمە مەرجەعمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای وەفاتی خۆشەویست شەرعەکەی ماوە با بزانین شریعەتی ئیسلام چی بڕیار دەدا ڕازیە بەم کارەی ئێمە حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگای لێ نەبێ و پرسی پێ نەکرێ قبوڵم نییە ئەم شتە بدەی بەم کوڕەم دەفەرمێ فأتى رسول الله صلى الله عليه وسلم باب من دستي مني قلت شوين خدمت پیغمبر صلى الله عليه وسلم فقال إني أعطيت ابني من عمرة بنت رواحة عطية جعل حديثك ورد بنوا فالموي أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم باكم وتي بشير وتي أم كرم كاللجنة كما كناوي عمري كشي رواحة واتا أم بيعودوا سيجني هبوا أم كرم لفلان جن ما كناوي عمرية زۆرم ژنەکەم خۆش دەوێت جا کابرا کە ژنەکەی زۆر خۆشی منداڵەکانیشی زۆر خۆش دەون ئەمەم لە هەمووانیان خۆشتر دەوێت حەز دەکەم ئەمەی بە تایبەت پێ ببەخشم بەڵام فأمرتني أن أشهدك يا رسول الله بەڵام داچی ڕازی نەبوو ئەمری پێکردم ها وای پێ عیبە بڵێ ژنەکەم وای پێوتم نا عیب نییە ژنەکە قسەکەی جوان بووە ژنەکەم ئەمری پێکردم و ڕازی نەبوو حتا دێمە خزمەت جەنابت و پرست پێ دەکەم پیغمبر صلی الله علیه وسلم نەیفەرموو شتەکە چییە نەیفەرموو بایت چەندە نەیفەرموو چەند ئەولادی ترت هەیە زانیوێتی چەند ژنی هەیە دیارە چەند کوڕ و کچی تریشی هەیە فەرمووی ئەعطەیتە سائر ولدیک مثل هذا تەواوی منداڵەکانی ترکە هەتن لە ژنەکانی ترت و لەم ژنت وەکو ئەمە پێت بەخشیون جا خۆشەویستان سەیری حەدیسەکەکەن نەیفەرموو هیچی شت داوە بەوان ئەو لەفزە جیاوازە لەگەڵ ئەوەی مثل هذا ڕێک مثل یعنی چی لە کوردیش دەڵێ مثلی ئەوەیە ڕێک وەکو ئەوەیە بەقەدەر ئەم شتەی کە دەیدەی بەم کوڕەت شتێکی شت بووە هەر هەموویان دیاری کردووە بە بێ جیاوازی مثل هذا ڕێک وەکو ئەمە بێ لە نرخدا لە قەبارەدا لە شوێنی چاکدا لە خۆشەویستیدا لە شتی باشدا ڕێک دەبێ وەکو ئەوە بێ ئێستا کابرا دەڵێ وەڵای لەخوا بەزیاوێ مامۆستا چوار کوڕم هەیە چوار پارچە عەرزم داونێ کوڕەکە ئاخر ئەی مثل هذا تێدا کردووە ناوەڵا یەکیان عەرزێکی تیجاری و ڕیزە دوکانی پێوەیە یەخە 200 مەترە بەڵام لە کۆڵانێکیشە بە دەفتەرێکیش کە و عەرزەی ناوێ کوڕێکی شێشم کچێکیشم عەرزێکیشم داوە بەو ڕاست دەکەی 200 مەتری شت داوە بەو بەڵام ئەوە بای نۆ قیمەتی ئەوەیە کاکە گیان تۆ فێڵ لە خۆت کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو بەشی هەموویانت داوە یعنی بەشی بچووکی شتدا بە تێر قەی ناکەن نا مثل هذا ئەبێ ئەم شتەی بۆ ئەم کوڕەت داناوە لەم ژنەت بۆ هەر هەمویان بە یەکسانی وێنەی ئەمە لە نرخ و لە قەبارە و لە بەڕێزیدا ئاوا بۆ ئەوانی شتدا نابێ باوکم وتی لا نەوەڵڵی پێغەمبەری خوا توانای ئەوەم نییە بەس هەر حەزم دەکرد ئەمە تایبەت کەم بە ئەمەیانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی فاتقوا الله لەخوا بترسن کاکە لەخوا بترسە کاکە شەرم لەخوا بکە خوا ئاگای لێ لەسەرەوە وأعدلوا بين أولادكم دادپەروەر بن لە بینی منداڵەکانتاندا دادپەروەر بن دادپەروەر بن لە بینی منداڵەکانتاندا ڕێزیان بگرن بێ ڕێزی بە منداڵەکەت مەکە بەوەی کە فەزلی براکەی یان خوشەکەی دەدەی بەسەر ئەوە وەڵڵا ئەوە بێ ڕێزیە بە چاوی خۆ دەیبینی یان نا ئەویش نەفسی هەیە ئەویش هەستی هەیە ئەویش ماڵی هەیە تۆ چۆن حەز دەکەی وەکو یەک ڕێزل لێ بگرن تۆش وەکو یەک چاکەیان لەگەڵا بکە لێگەڕە شەرعی خوا لە دوای مردنت هەتا هەی با بۆ خۆت گەورەوی چەتت بەسەریانەوە بێ دوای مردنی شەرعی خوا بەعەدل بە یەکسانی دابەشی دەکا بەسەریاندا بۆ قیامەتت باشە وەڵڵا دنیا هەر کۆتایی پێدێ قەبری خۆ دەپێناوی هیچ منداڵێکتدا ئاگر مەدە سایەی خوای پەروەردگار لە قیامەتە لەبەر خاتری هیچ کەس لە دەست مەدە کەس لە قیامەتە فریان ناکەوێت بەخوا مناڵەکانت لەبەر ڕادەکەن
کەس ئامادەنی یەک گوناه لێ وەرگرێ یەک گوناه ئەگەر جەهەنەمی پەنا بەخوای گەورە با بچێ بەهەشت و لە بەهەشتا هەموو بە یەکەوە کۆ ببنەوە